پەیمانگە تەکنیکی کارژێڕەکان بەشی ڕاگەیاندن بەزان کۆڵایین پارالێل ئێواران چەندی پێویستە. سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایین لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی ئازیزین بۆ ئەوەی باسی پەیمانگە کارژێڕەکان بۆ ئێوەی خۆشەویست بکەین بەشی ڕاگەیاندن تاوەکو بزانین بە زانکۆڵایین پارالێل ئێواران بۆ ساڵی خوێندنی 2021-2022 چەندی وەرگرتووە. ئێوەش بتوانن سود لەو کەمترین کۆنمرانە وەربگرن وەکو بەرچاوڕوونی و زانیاریەک لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایین بەکاری بێنن. خۆشەویستانم، هەر لە ناوەکەی دیارە بەشی ڕاگەیاندن یاخود تەکنیکی میدیا یا میدیا هەر ناوێکی هەبێت ئەوە دیارە کە ئەو بەڕێزانە لە بواری میدیا و ڕاگەاندنا کارەکەن. زۆر قسەکردنی لەسەر ناوێت ماشەڵڵا خۆی ناسراوە. ئێوەش بۆ ئەوەی بزانن کەمترین کۆنمرەی وەرگیرا و هەروەها ئەو بەشانە لەکوێ هەن لە پەیمانگە کارژێڕەکان تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت و سبسکرایبی کەناڵی ئاسۆی زانکۆ لە یاد مەکەن. هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕێیانتان شێر بکەن تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن. لە ئینستاگرامیش بە هەمان ناو ناونیشان فۆلۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن، ئێمەش وەڵامی پرسیارەکانتان دەدەینەوە بە هیوای سەرکەوتنتان.